ئێمە وەکو مامۆستانی وانە بێژ لە هەرێمی کوردستان بە نزیکەی لە سایە 65 بۆ 70 ڕێژەی وانە بێژانی کوردستان پێک هێنین و هۆکاری ئەوەی کە بۆشی ئێمە زیاترە هۆکار طبعاً لەبەر ئەوەی عادەتەن ئافرەت ناتوانێت دوو پیشەی هەبێت لە هەمان کاتە کوڕەکان ئەتوانن لە هەمان کاتە ئیشی دومیان هەبێ و زۆر و هەروەها کوڕان لەبەر ئەوەی بەرپرسارەتی زیاتریان هەیە عادەتەن بەو بڕەپارەکەمە ڕازی نابن کە ئێمە وەری ئەگرین ئێمە ینی ئەگەر بە مەقتوعش بمانە 300,000 مان ئێنێ ئافرەتەکە ڕەنگە بەوە ڕازی بێ بەڵام پیاوان بەم بڕەپارە ڕازی نابن پاشان ئیشی دومیان هەیە ئیشی دوم بە بڕەپارەیەکی زیاتر ئەکەن و ئەوان پێ باشترە مامۆستای وانە بێژ بووە بەڵام ئیتر لە وڵاتەیە هەموو خەون و ئاواتەکانی کە چەندین ساڵە بنیادی ناوە هەر هەموو لە گۆڕنراوە بۆیە سەری خۆی هەڵگرتۆ خۆی یاوتە دەستی قەدەر و قاچاقچی و ئاوی ئیجە و کۆمەڵێ معاناتی ئەو ڕێگە دوورە بەڵام بۆ ئەوەی ڕزگاری بێت لەم وڵاتە بێسەروبەرەیە و لە وڵاتێکی ترا لە ژێر منەتی میلەتێکی ترا بژی بەس دامەزراندنە تەنها دامەزراندن ئێمە بۆ بەڕێز ڕوونکەمەوە مامۆستایانی بەعام هەموو مامۆستایەک لە ساڵێکا بۆی هەیە حڕۆژ ئیجازە بکە ئیجازەی دایکایەتیان هەیە کۆمەڵێ بابەتی تریان هەیە کە ئەمە هیچ غێر مەشمولە بۆ مامۆستایەکی ئافرەت لە کەتی پەروەردە ئەگەر وانە بێژ بێ ئێمە نەئەتوانین ڕۆژێک ئیجازە بکەین نەئەتوانین بۆ نمونە ئیجازەی دایکایەتیمان هەبێ ئەگەر تەنها بۆ نمونە وانە بێژێک ببێ بە دایک و کۆرپەلەیەکی هەبێ ئەو ساڵە نەیە بۆ دەوام بکەوە هەموو مافەکانی لێ وەرەگرنەوە نەخێر چارەسەری ناکەن هەمووی وعدێن و بۆی ئێمە بێدانکەن بۆ فترەیەک و ئێمە ئەبێت تەنانەت بۆ ئەوەی مانگانە لە کات و خۆی موچەمان بەنێ ئەوە بێنە سەر شەقام یعنی بۆ ئەوەی کە ئێمە ئەرکمان هەیە داوای مافەکەمانەکەین ئەبێ ئاوا لە خەو هەڵیان سێنی لەسەر شەقام وەڵی وەکو ئەوە ئەبێ بێتەوە سەرباری داهاتەکەی چکە داهاتی مامۆستایانی وانە بێژ زۆر کەمە بەکەوکی ئەوە نایە کە پیاوێک بڵێ بن ئیتر ژیانم ئەبێ لە سەر ئەم مەعاشە بێ نە لە کاتی خۆی ئەدرێ نە ئەزانرێکەی ئەدرێ نە ئەزانێ بڕەکەی چەنەیە ئەگەر کاتێک بگەڕێتەوانێ بۆ حسەمان بۆ حسابکرێ هیچ کەسێ نازانێ داهاتی ئەو مانگەی چەنەیە ئەوە لەبەر ئەوەیە زیاتر هەیە ماڵ و مناڵی هەیە ئەرکی پیا قورسرەکە لە ئافرەت ئەو لەبەرە هۆکارانێ بەڵێ وەڵی ئێمە هەمومان کاتێک کە ئەچین بۆ داوام هەمووی خاوەنی ماڵ و مناڵین هەمووی مناڵ بەجێ هێڵین وەکو مەناعات زۆر یعنی بێبەشین لە کۆمەڵە مافی خۆمان ئێمە داواکەین دابمەزرین نەکو هەر ڕۆژەی بە بڕێک پارە بە 50,000 بە 100,000 زیادکردن ئێمە قەناعەت بکەین وازە بێنین ئەم جارە هەتا وەکو جوابێکی تەواوەتی وەرنەگرین بە هیچ شێوەیەک بایکۆت ناشکێنین وەڵڵا وا ڕێککەوتین کە بە هیچ جۆرێک ئەم جارە کۆڵ نەین بایکۆت بەردەوام